ساڵتان لێ بێت تەوەری ئەم شەوی پانۆراما بەڕێز خوبات تاالبان یاڵێ دوایین خەونەکانی مام و کاکەنەوە بەدیێنی خەونی هەرە گەورەی سەرۆک مامجەلال و کاکنۆشیروان مستەفا بەیەکەوە بەهێزترین بە دیێنانی هاوسەنگی و گەڕانەوەی هاوسەنگی هێز لە هەرێمی کوردستان و لە بەغدا دیارە ئەمەش بە پشتیوانی لیستی هاوپەیمانی کوردستان بەدەستێت ئەگەر زۆرترین کاندید بنێرێتە بەغدا. دیارە وەکو لە سەرجەم بانگەشەکانی هەڵبژاردن لیستی هاوپەیمانی کوردستان و سەرۆکی لیستی هاوپەیمانی کوردستان ئاماژەی پێداوە دەیانەوێت لە بەغدا بتوانن زۆرترین کورسی پەرلەمانی بۆ کورد مسۆگەر بکەن لە نێواندا لیستی هاوپەیمانی کوردستان لێوە خەونەکانی گەلی کورد بە تەواوەتی بەدی بێن. ئەم شەو گفتوگۆکین لەسەرم تەوەرە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم برانی بەڕێزم کاک سەرکۆ ئازاد گەڵاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی بەخێر بن هەروە کاک هاوڕێ مەلەستار بە هەمان شێوە ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکێتی سوپاسانەکەم کە لە بەرنامی پانۆراما لەگەڵمان. کاک سەرکۆ گە سەرەتا لە بەڕێزەوە دەست پێ بکەم. لیستی هاوپەیمانی کوردستان بۆ دامەزراوە کە کورد یەکگرتوو بەهێز بێت. دیارە ڕاستە ئەمە بەشێک لەم خەونی بەدی هێناوە بەڵام نەتوانرا لەم قۆناغەدا سەرجەم ئەو خەونە بەدی بێت کە هەمووی هێزە و لایەنە سیاسیەکان لەژێر چەترێکا کۆ بنەوە بۆی کە شەڕە گەورەکە بەرنە بەغدا و لەوێ داوای مافەکانی کورد بکەن. بەگشتی بەیانی دەنگدانی تایبەت بەڕێوەچێت. پێت وایە ینی ئەوەی کە لە ماوەی ڕابردوو لە کاتی بانگەشەیە بەڕێوە چوو بانگەشەیەکی هێمن و مەدەنیانە و بانگەشەیەکی دیموکراسیانە و بە تایبەتی لەلایەن لیستی هاوپەیمانی کوردستانەوە فەرمووی. زۆر سپاس بۆ جەنابەت. من ئەمەوێت ڕوونکردنەوەیەک بەم لەسەرەوەی بۆ پاڵپشتی برای عزیزم کاک هاوڕێی مەلاسار و جەنابتان بۆ مەوزوعی چۆنەتی دەنگدانەکە دواتر جوابی وەڵامەکەی جەناب بنەوە. ئێمە باز نەکراوە ینی بۆی کە ئەم هەڵبژاردنە جیاوازە کراوەی تەواوە ینی کاندی دەتوانێت لە بازنەکانە کاندیدی سربەخۆ هەیە کاندیدی لایەنە سیاسیەکان هەیە قوارەیش هەیە. ئێستا بۆ نمونە یەکێتی و بزوتنەوەی گۆڕان قوارەی هاوپەیمانیان هەیە. ئەم قوارەیە بۆ نمونە باسی سلێمانی کراوە چەند بازنەیەکۆ ئەگەر بین بە نمونە باسی دوو بازنە بۆ دەنگدەرانی تایبەت و هاوڵاتیان بکەین بازنەی سێی سلێمانی کە ناوچەی هەڵەبجە شارە زوور پێنجوێن سەی سادق بەرزنجە زەڕایەن ئەو دێهاتەکانی شەگرێتەوە. هاوپەیمانی کوردستان یەک کاندیدی هەیە بەڵام دوو ئەوەی کە کورسی دانراوە بۆ ئەو ناوچەیە سێ کورسیە باش دوو پیاو ئەبێت دەربچن بە دەنگی خۆیان یەک ژن ئەگەر ژنەکە بە دەنگی کۆتایی بە دەنگی حەقیقی خۆی بڕواوەکو بۆ نمونە پیاوەکان ئەوە کۆتان نامێنێ ینی تەنها چۆنەڵێ قانونیە واجبە کە لەو سێ پەرلەمانت لەو سێ کاندیدەیەکیان ژن بێ ترایە بە کۆتا بیان بە دەنگی خۆی بێ بۆ ئەوی کە بۆ نمونە دەنگدەرانی خۆشەویستی هێزەکانی ئاسایش پێشمەرگە دژە تیرۆر بەرگری و فریاکەوتن پاسەوانی سنوور پۆلیس مرور ئەوانەی کە دەنگەدەن پاسەوانیەکان ئەوانەی فەرماندەیی ئەوانەی کە بەیانی دەنگەدەن بۆیان دیاری کراوە لە بازنەی سلێمانیە بۆ نمونە خەڵکی سەی سادق لە سەی سادق دەنگەدایان لە هەڵەبجە دەنگەدات شەرتە هەر لە ناوچەکەی خۆی بێ کاک سەرکۆ بەڵێ دیاری کراوە ڕێ ئاماژەمان بە شتێکدا هەندێکیان هەن بۆ نمونە لە ناوچەکەی خۆیان دەنگ نادەن ئێستا براونەتە ئەو شوێنەی کە دەنگی ئێستا ئێمە هەمانە لە شارە زوورە فەوجێکی پاسەوانی سنوورە 600 کەسە لەوێ دەنگەدا نەخێن 500 لە گەرمیان دەنگەدا یعنی گواسراوەتەوە بۆ گەرمیان تقریبان 80 بۆ 90 کەسیان لە پارێزگای هەڵەبجە دەنگەدەن. ئەمانە دەنگەدەن بۆ کوێ بۆ بازنەی سێی سلێمانی کە ئێمە کاندید بەکمان هەیە لەوێ لیستی هاوپەیمانی دەنگەدرێت بەوە چۆن دەنگەدرێتەوە ئەوە زۆر گرنگە ئەمە زۆر گرنگە حەزەکەم زیاتر بکەیتەوە. ناوی کاندید یەکەم جار بۆ نمونە لۆگۆی هاوپەیمانی دیاری کراوە لە بازنەی سێە یەک کاندیدی هەیە باش ناوەکەیە نووسرێ لە جیاتی سەر بەخۆکان بۆ نمونە ڕسمی خۆیانی سەر بەخۆکان بەڵێ کاندیدی هاوپەیمان و لیستەکان بەس ناوە ناوی چواریانە ناوەکە ئەنووسرێت بەڵێ ناوەکان نووسرێت ژمارەکان نووسرێت لەگەڵ لۆگۆی لیستی هاوپەیمانی
بۆ نمونە گەرمیانمان هەیە لای کاک هاوڕێ خۆشم بەشێکم گەرمیانیە کاک هاوڕێ باسنەی پێنجە 4 کاندید هەیە 4 کورسی هەیە بەڵێ 4 کورسی هەیە ژمارەکانی دیاری کراوە ناوەکانی دیاری کراوە لەگەڵ لۆگۆی دیسی هاوپەیمانی باشانی کەواتەمە تۆزی ئاسانکاری بەڵێ ئاسانکاریکی تەواوە یعنی پێویست ناکات ژمارە و دەنگدەری خۆی لەبەری بکات بزانێت نەخێر چونکە هەنێکی هەیە بۆ نمونە گەر خوێنەواری نەبێت لە ڕێگەی کەسێکەوە ئەتوانرێت لەگەڵ یا بڕوات بە دڵخوازەکەی لە کۆمیسیۆن دیاری کراوە ئەتوانێت دەنگدات بە لیستی هاوپەیمانی بۆ نمونە لە بازنەی 5 گەرمیانە 4 کاندیدی هەیە وڵای ئەمە یەکشت بڵم چکە ئێمە لەوێ کە لەگەڵ کاکاوڕێ سەیری ئەو پەڕاومان کرد کە بۆ نمونەی کۆمیسیۆنە یعنی تا ڕادەیەک ناوی هین کاندید ئەزانی بۆچی ئەگەر جەناب بە سەیری بکەیت لیستە کاندیدە سەر بەخۆکان نییە لە کاندیدە سەر بەخۆکان بەسەر هەیە لەگەڵ وێنەیش کاتە بە سەر بەخۆکانی تایە ئەوەی کە من لامە ڕسمەکەی کە بڵاو کراوەتەوە ناوی کاندیدەکانی تێدایە ئەمە جەنابێت ئەمە لیستی بۆ نمونە دکتۆرە ئاسۆفەری لە گشتیایەتی ئەوە گشتیەوەی کە لای تۆ ئەوەی ئەمە دەنگانی تایبەت لە دەنگدانی تایبەتی شاد تەسەورەکەم چونکە یەک ئەوە بوو کە پیشانمانە لەسەر واڵەکە ئەوە دەکرێت ناوەکان بەڵام هی لیستی هاوپەیمانیە و لۆگۆی لیستی هاوپەیمانی تێدایە و کە ژمارەکان وڵی هیوادارین دەنگدەر زۆر هۆشیار بێت چون بەڕاستی زۆر هەستیارە ینی تۆ کە بڵێ کە لە دەنگدانی تایبەتە یانیەوە برادران پێشمەڵێن ئەڵێ لۆگۆشیتیانە بەس ژمارەی کاندیدەکانی تایە ئەی تۆزێ ئەمە بەڕاستیانی زۆر ئاڵۆزە بۆ لیست ئێمە لە بروی زیاتر ئەوەی کێمە لە بەردەستمانە من قسم لەسەر ئەوە گشتێکە بوو گشتێکەیە کە ناوە لۆگۆی هاوپەیمانیە تێدایە ئەوە زۆر سەر لە دەنگدەرانی تایبەت نەشێوێت بەڕاستین بێن ڕوونکردەوە بەدڵنیایەوە خۆی ئەگەر لایەنێکی پەیوەندیدار یاخود کارمەندێکی کۆمیسیۆن ئەگەر لە پلەیشی باڵا بوو خۆی بواە لە ڕێگەی ینی بڵاوکراوەیەکەوە بۆ سەررجەم دەستگاکانی ڕاگەیاندە بەڵام کۆمیسیۆن ڕوونکردنەوەی زوو ئەبدەیتی بەسم ڕوونکردنەوەیەک هەبووە لەسەر دەنگدانی تایبەت بۆی کە ئەم ڕوونکردنەوەی کێسە ئێمەمانەوێ پێی هەستین و زۆر جار کە نامانەوێ بەتەواوی ناتوانین بەتەواوی پەیامەکە بگەێنینە دەنگدەرانی تایبەت ئەوان ئەیانتوانی بە ئاسانی بیگەێن بەڕاستی زۆر باشە کاک سەرکۆدەسەکانە خۆش بابینەوە سەر مەسلەی بانگەشەی هەڵبژارنی لیستی هاوپەیمانی کوردستان ینی یار و نەیار بینیە کە لیستی هاوپەیمانی کوردستان بەڕاستی بانگەشەیەکی جوانی بەڕێ کرد بانگەشەیەکی مەدەنیانە سەردەمیانە خیتابی زۆر جیاوازتر پەیامەکان زۆر جیاوازتر بوو کاقوبات بەڕاستی زۆر ئەکتیڤ بوو ینی بینیمە ینی دەنگدانەوە هەبوو و کاردانەوەشە بوو بۆ پەیامەکانی کاقوبات بەگشتی لەسەر ئەم بابەتە خۆی لە بروی ئەم لیستە لیستی هاوپەیمانی یان بۆ من بڵێن قوارەی هاوپەیمانی یەکێکە لە خەونی گەورەی جەنابی مامجلال و ڕەوانشاد کاکنەوشیروان و کاری زۆری لەسەر کراوە چەند ساڵێکە لە سەردەمی جەنابی مامجلال و کاکنەوشیروان و ئیش لەسەرەوە کرێ کە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە دەتوانن هاوسەنگی هێز بگەڕێنەوە بۆ کوردستان و بۆ عێراقیش ئەمە یەکێکە لەو خەونانە و لەو ئاراستە سیاسیە دروستەی کە باوەڕیان وا بوو بەم شێوازە توانین هاوسەنگی بگێڕینەوە و هاوڵاتیانی کوردستانیش لە هەموو ناوچەکانەوە نەک ئێمە لە بروی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەیکی لۆکاڵی نییە ئێمە لە بەغات دەنگێنین لە دیالە لە خانەقین لە شنگال لە زومار تا حەمرین یەکێتی نیشتیمانی کوردستان کورسی هەبووە لە هەڵبژاردنەکانی پێشوە لە کەرکووکە ئێمە ناسنامەبوونی کەرکووک کوردبوونی کەرکووکمان سەلمان بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە گوێ لەو وردە بۆڵە و ژاوەژاوەی پارتی دیموکراتی کوردستان ناگرین چونکە بەڕاستی هەموو خەڵکی کوردستان ئەزانێ پارتی دیموکراتی کوردستان ئەگەر دەنگی تەزویری نەبێت ئەگەر دەنگی مردووی نەبێ ئەگەر دەنگی دووبارەی نەبێ قەت ناتوانێت بێتە ئەو زۆرینە مزەیەفە دروستکراوەی کە هەی بووە دەنگی حەقیقی لای یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕانە و خەڵک هیوای پێێتی چونکە ئەم حیزبە و ئەم لیستە ئەم دو حیزبە دو حیزبن کە چاکەی گشتیانەوێ و دو حیزبن
کە باوەڕیان بە ئازادی ڕادەربڕین و چۆنەڵێ ئازادی خوازی و فرەیی ڕەنگی هەیە لە ناو کای سیاسیە و لەگەڵ ئەمەشدا ئێمە لە ڕابردووە بینیمان کە ئەوانەی کە لە هەولێر دانیشتن و بە سکایپەوە پەیوەندیانە کرد بە بەغدادەوە و تیمی ئێمەش کاقوبا دەمان بینی یەکێتی چۆن ئەچووە بەغاو ئەمایەوە جاران بۆ سەعاتێکە ڕۆیشتن و بەڵێ ئەوەندەی لەناو تارا بوون ئەوەندەی جاران بۆ سەردانەکانی کاچوون بۆ بەغا 3 ساعت لە تارا بوون چوون و هاتنەکانیان ساعتێکەمانەوە بەڵام ئەو مانەوانەی کە تیمی یەکێتی و بزوتنەوەی گۆڕان هەردووکیانە و ئەو دوو تیمە سەرپەرشتی دانوسانی حکوومەتی هەرێمی کوردستان کرد سەرکەوتوو بوون و توانیان بەڵێ ئەنجامەکانی بۆەوەی ئێستا کە هەموو هاوڵاتیک لە پێشمەرگەیەک و تاکو و وەزیرێک موچەی بە کاملی وەرەگرێت و بەبێ لێ بڕین و بێ ئەوەی کە لە کاک هاوڕێ ئەمە پەرلەمانی بۆ پاکخین و کێشە ینی ڕێگری بکەین لە ناو پەرلەمانە بۆی ئەم زۆڵمە کۆتایی پێبێنێ ئەگەر حکوومەتی هەرێم و سەرۆکی حکوومەت گوێی نەگرت ئەوە تا لە ڕێگەیەکی کەەوە توانیمان چارەسەریکەین ئەوش دانوسانەکان کەواتیانی یەکێتی وە کاقوباتی ژۆک و سەرۆشی لیسیا و پەیمانی ئەمێم پرسیارە بۆ کاکاڕێبس ئێمە وڵات کاک سەرکوجار ئەتوانێت ینی شانازی بکە بەم دەستکەوتانی کە بەدەستێنەوە بەم چەندین سعات دوور و درێژەی گفتوگۆ و دانوسان لەگەڵ بەغدا بەم هەموو هاتوچوونەیەک و کاک سەرکۆ ئاماژەی پێیەکە کە تیمی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی کاقوبات لە نێوشاندا ئەندامانی حکومی بزوتنەوەی گۆڕان هەبووە ئەم هەموو گفتوگۆیان کردو لە بەغدا ینی ئەمە جێگی شانازیە و ئاساییە کە تۆ لە بانگەشی هەڵبژاردنە ئەمە بەکاربێنیتەوە و داوا بکەی کە دەنگدەر دەنگت پێبا بووی کە تۆ بەهێزتر بی و بچیتە بەغدا زیاتر بەدەستبێنی ینی بۆ گەلەکەت. بەڵێ دووبارە بە ناوی خی گەورە میرەبان سڵاو بە کاک سەرکۆ بەخێر بێ. وڵی من پێم خۆشە ینی یەک چەند ساڵێک بگرنە دواوە هۆکارەکان چییە کە پارتی نەیتوانی و لە ماوەکانی پێشوو بە تایبەت لەم ئەزمەیە کە قەیرانی دارایی دروست بوو و بڕیاری لێبڕینی موچەدرا سبب چی بوو کە پارتی ڕووی نەهات بچێتە بەغدا لەبەرەوەی هەمومان بیرمانە لە دوای بەداخەوە ئەنی باس ڕیفراندۆمەکەم هەمومان ئەگە بێتە قەزەی سەربەخۆیی بۆ هەرێمی کوردستان نەک دەنگدان ئامادەی خوێنی خۆشمان بەخشین مە مزایدە نابێ ئینشاءڵڵاوە بەخوا بۆ نەفەسش قسە ناکەم کە لە بانگەشەی هەڵبژاردنی خۆی ینی بەشدار بۆ لە ڕیفراندۆمەوە شێگەڵ لە سەرخەرەکانی پرۆسە بەداخەوە لە دوای ئەوەی کە ئەو بابەتی ڕیفراندۆم ڕوویداوە پێگەی هەرێمی کوردستان لە حکوومەتی ناوەندی یان بڵێم لە وڵاتانی دەوروبەر و ئەقلیمی و نێودەوڵەتی لاواز بوو ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بوو ینی ئەمە شتێک نییە وەکو بانگەشە باسی بکەین بەڵام ئەمە یەکێتی نیشتمانی کوردستان بوو کە هەروەک جناوت باس کرد بە لە بەسەرۆکایەتی کاقوبا دواتر لە حەزب پێداگری زۆر کرا کاتێکە قەیرانی دارایی دروست بوو بڕیاری حەزب دەرکرا و ئێمە لە پەرلەمان زیاد لە چەند جەلسەیەکمان دواخست نەمایە لە جەلسە بڕوا لە پێناوە ئەوەی کە قوت و بژێوی خەڵک بگەڕێتەوە بۆ فەرمانبەران بۆ موچەخۆران بەروی لە دۆخێکی زۆر خراپە بەڵار بۆ شایدیەوە ینی ئەوەی کاکسەر کۆمان بیرەکە لە پەرلەمانە چی کرد بەدەنگێکی بەرزەوەی کە ینی ئەمانە جێگەی ینی بەڕاستی باسکردن و ئەوەیە کە ئینسان قسەی لەسەر بە دڵنیایی هەموو ئەمانەی کە لە پەرلەمانی کوردستان ئێمە زۆر جار کە ئەمەمان باس کردووە ینی ئێستا لەم هەڵبژاردنە ئێمە تەنها نارەکانمان ئەوە نییە بەس منافسمان پارتی بێ ئەندە هەندی حزبۆکەی دیکەش هەن کە لە ڕاستیدا ئەوەندەی ئەوان خزمەتیان بە پارتی و بە حکوومەت کردووە ئێمە تیمان لە حکوومەت بووە بۆ ئێمە ڕازگویانە قسە بکەین تیمان لە حکوومەت بووە وڵی ئەوەندەی نەقتی حکوومەتمان کردووە ئەوەندەی ڕخنەمان لە حکوومەت کردووە لەکەم و کورتەکانی حکوومەت کردووە پێهاڵدانمان نەبووە بۆ حکوومەت جگەلەوەی کە شتێک کە واقعێک بۆ باسمان کردوەوەی کە جنابەت باست کرد تیمی یەکێتی لەگەڵ گۆڕان چووە چەند سعاتێک چەندین جار چۆتە بەغدا بۆ لە پێناو قوتی خەڵک ڕێککەوتنیە بکە لەگەڵ حکوومەتی ناوەندی بەدڵنیە بۆ دژایەتی حکوومەت نەبوو بڵێ تۆ تا تیمەکەی خۆت لە بەغا هەوڵیداوە سەرکەوتن بەدەستبێنێ بۆ ینی حکوومەتی ینی ئەم ئەوەی کە باسێکم ینی یەکێتی هەمیشە لە حزب لە حکوومەت لە پەرلەمان لە پێناو قوت و بژێوی و موچە و شایستەی دارایی خەڵکە پێداگری کردووە ئەمە شتێک نییە ئێمە بەدزی و بەنهێنی کرد بێتمان هەمووی لە بەرچاوی خەڵک بۆ ناشی فرۆشینەوە و واجبیشە لە سەرمان یعنی ئێمە ڕەنگە ساڵێکی پێش ئێستا لە پەرلەمان ئەومان کرد بێت لە تیمی حکوومەتی ئێمە دیسان هەڵوێستی وەرگرت بێت لە ناو کابینەکە زۆر جار لە بابەتێک کە پێی وا بووە لە دژی خەڵکە بەڵام بەداخەوە ئەنی دیسانەوە من زۆر جار باسم کردووە ئەوەی وا ئەکا ئەوانەی کە نوێنەرایەتی خەڵکەکەن بەڕاستی بە حەقیقی بەداخەوە ئەنی زۆر جار پەیوەندی بە دەنگدەرەوە بۆ کە ینی دەنگی لە ئێمە گردووەتەوە لە یەکێتی گردووەتەوە بەتایبەت ئیسەم لیستیا و پەیمانەیە پێویستە خەڵک ینی جۆهد بکە بتوانێت زۆرترین نوێنەری لیستیا و پەیمانی بنێتە بەغدا لەبەرەوەی لە کۆتاییەکەی ئەوێ
سەنگی مەحەکە بۆ یەکلاکردنەوەی ئەو بابەتانەی کە بابەتی موچە و خزمەتگوزاری و شایستی دارایی خەڵکو و مادەی 140 و هەموو ئەو کێشە هەڵبەستراوانەی کە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندا ماوەتەوەی دۆسی پێشمەرگە کە زۆر جار ئێمە پێداگریمان کردووە موچەی پێشمەرگە و شایستە دارەکانی بخرێتە سەر وەزارەتی بەرگری بۆی کە بتوان لە ژیانێکی شایستەتر وەک سەربازێکی عێراقی بژێن زۆر بابەتی تر هەموو ئەمانەت لە بەغدا یەکلاکردەوە بەڵام ئەوەی کە وا ئەکا تیمی هاوپەیمانی و تیمی یەکێتی بەهێز بکە هەروەکو چۆن ێستا لە پەرلەمانی کوردستان ئێمە خۆزگە لە جیاتیەوەی 21 بین لەگەڵ لایەن هەندێک لەو لایەنانی کە نوێنەراتی خەڵکەکەن زاید 56مان تێپەڕانەیە زاید بەعنی بۆی کە وامان بکردایە هەندێک بابەت بە زۆرین و کەمینە تێنەپەڕێ ئەمە ڕنگدانی لە حکوومەتیشی هەیە و دیسان لە حکوومەتی ناوەندیش ئەنی واکات کە تۆ نوێنەرە زۆر بوو باشتر ئەتوانی پێگەی کورد بپارێزی لە پێناو پۆستێکی کەم لە پێناو وەزارەتێک بەڕێوەبەرایەتیەک لە بەغدا هەموو دۆسەی کورد نەفرۆشی دە پێناو ئەو پۆستە زۆر لاوێکیانە کە بەرژەوەندی شخصێک و دوان و حزبێکی تیابێ بەڵێ زۆر لەم کاتی بانگەشی هەڵبژاردنیە زۆر یەک مداخەلاگەر عفوم ئێمە نوێنەرەکانی یەکێتی لە کاتی خۆی لە بەغا جەنابی مامجەلال بووە کە مەرجعی باڵای شیعە سەید سیستانی بە سەمامی ئەمانی عێراقی ئەزانی بەڵام پارتی دیموکراتی کوردستان ئەزانین کە وەزیری نارد بۆ بەغداد لەسەر گەندەڵی متمانەی لێسانرێەوە ئەمە جیاوازێکی خەڵکە بێت دەنگ باتە لیستی هاوپەیمانی ئەم دوو جیاوازێ ببینێت بۆ باڵانسەش ڕێکی و ئەوەی کە لەسەر گەندەڵی زی خەڵک دەرەکرا پەرلەمان متمانەی لێسەندۆ خەڵک نزایە کرد جەنابی مامجەلال چاک بێتەوە هو عەرەبەکان بە شیعە و سنەوە داوایانە کرد کە خۆی هەڵبژێرێتەوە بۆ خولی دووەم ئەمە جیاوازێکەیە جیاوازی و نوێنەرایەتی یەکێتی و جەنابی کاک نەوشیروان کە نووسەری لەگەڵ جەنابی مامجەلالە نووسەری مافە دەستوریەکانی هەرێمی کوردستانن لە دەستورە و ئەوانیشە بینین چۆنە ئەمە جیاوازێکەیە کاک سەرکەوە یەک خاڵیکەمە لەگەڵ جەنابتە کە ئاماژەی دواتر دێم و خزمەتجان بۆ پرسیارێک تایبەت بووی کە هەندێک سەرکردەی ینی حکومی کە پۆستی حکومیان هەیە ینی هەندێک دام و دەستگایان بەکارێناوە بانگەشی هەڵبژاردنەوە بەڵام دواتر یەم و خزمەتجان کاک سەرکۆ بۆ نمونە یەشێتی لەم بانگەشەیە ینی بینیمان بانگەشەیەشی تا ڕادەیەک هێمنانەی باشی بەڕێکە خۆی بە دوورگرت بەڵێ بەڵام ینی کەچێمان بینی لە لایەنەکانی بەرامبەرەوە ینی هێرش دەکرا هێرشی ناڕەواش دەکراوە هەندێک تۆهمە دەبەخشرایەوە بۆ یەشێتی بەڵام یەشێتی بە جۆرێک لە جۆرەکان یاخود بە شێوازێک لە شێوازێکی دیموکراسی وەڵامی ئەمانەیەدایەوە لیستی هاوپەیمانی کوردستان چۆن ئەتوانێت لە داهاتووە ئەگەر زۆرترین کورسی بەدەستێنا لە بەغدا بە تەواوەتی ئەم تەشەنوجەشی ئەگەر دروست بوو بێ لە کاتی بانگەشە ئەمانە بڕێوێنێتەوە بێتە کۆکەرەوە و چەترێک بۆ هەموو لایەنە سیاسەکان لە هەرێمی کوردستان بەڕاستی خۆی جەناب ئەگەر سەیری بکەی هەر بە ناوی ناوەکەی هەڵگری ئەوەی کە یەکێتی و نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان هەڵی گرتووە هاوپەیمانی کوردستان ینی بیرکردنەوە و تێڕوانینەکانیان بۆ کوردستانە یعنی ئەوە نییە بچووکیان کردبێتەوە لە حیزبێکە بە ناوی حیزبێکەوە چونکە ئێمە شەڕەکەمان بۆ نەتەوەی کووردە و بۆ خاکمانە و بۆ ئەو مافە دەستوریانەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان و ئەو کاتە کاک نەوشیروان جێگری جەنابی مامجەلال بوو لە بەغدادا نووسیوانەتەوە و چەسپاندویانە لە ناو دەستورە و ئێستا لە بەندە مادە جامدەکانی دەستورە ئەوەیە کە دەستکاری ئەو مادانە ناکرێت ینی پێویستی بە ئەبێت سێ محافۆزە ئەگەر دەنگ بدا دژی ئەوەی کە گۆڕانکاری بکرێت لەو مادەیە گۆڕانکاری تیا ناکرێت یعنی ئەگەر هەرێمی کوردستان تەنها بە سلێمانی و هەولێر و دووەک دەنگ بات لە 150 هەموو زەمانەتی 100 ساڵی ئایندەی مافە دەستوریەکانی هەرێمی کوردستان کراوە بە قەوارەکەیەوە بە مافە دەستوریەکانیەوە بە مافە سامانە سروشتیەکانیەوە ئەمانە دەرخەریەوەیە کە هاوپەیمانی کوردستان بیرێکی استراتیژی هەیە و دنیابینینێکی گەورەتری هەیە و خۆی بەم ژاوەژا و ئەمەی کە ئەم شۆی ئەعلامی کە ئەوانەیکەن ئەوانەی کە هەر قسەیە و ئەمەلیان نییە ئێمە ڕابردوو شاهیدمانە بەڵام پێویستمان بەڕاستی لێرە زۆر بەسەر بەرزانە و بەوەی کە ئێمە لە ڕابردووە ئیشمان کردووە یەکێتی نیشتیمانی کوردستان لە بەغداد سەرۆکی کۆمار تاکو ئێستا
یەکێتی بووە کە توانیوێتی ئەو پۆستە سیادی کە لە عێراقا هەیە بۆ نەتەوەی کوردی ببچڕێت ئەمە یەکێکە لەوانەیە کە چۆن خەریکا بێتە عورفێکی قانونی کە ئەو پۆستێتی بێ هەر بۆ یەکێتی بۆ کوردستانی باڵای پارتیە سەوە ناڵێن لە بانگەشە ینی لە قسەی ئەوەیان کە دەبێ ئەم جارە ینی هی پارتیەوە ینی ئەڵە یەکلاشمان کردوەوە تا ڕادێ ئەوان لە بروی هەمووان نەزان پارتی دیموکراتی کوردستان لە قسەکردنە لەوەی کە قسەکردن بە ناو نەتەوەی کورد و تەلاقدانی بەغداوە هاتنتە سەر شان ماچکردن و هاتنتە سەرەوەی کە ڕێکەوتنەگەن بەس بۆی پۆستێکیان بدرێ ئەمە خۆی شکستی پارتیە یعنی هەمووان نەزانی کە پارتی دیموکراتی کوردستان لەوەی کەدا باسی ئەوەیە کرد کە داعش بۆتە دەوڵەتێکی دراوسێی و ئێمە وەکو دەوڵەتێک تعاملیەکەین و دواتریش بینیمان بەدەستی ئەم دەوڵەتە دراوسەی کە پارتی ناویە برد چەندین ڕۆڵەی ئەم کوردستانە شەهید بوو و چەندین ناوچە داگیر کرا و لەگەڵ ئەمەشدا دوایتر ئێستا کە بە دوای پۆستێکە چێ دەرگای بە دەرگای شیعە دەرگا بە دەرگای سوننا دەرگا بە دەرگای ئەوەی کە دژی سربەخۆی کوردستان کە ئەمان خۆیان باڵگریە وازان کە لە ئاساس ئەوان تاکوونەوە دووش باوەڕیان بە ئۆتۆنۆمی هەبووە و 96 لایەن نۆرمەڵ بووە کە هێزێکی ینی باعسی فاشیست بێنێتە سەر هەرێمی کوردستان و پەرلەمانی کوردستان داگیرکە بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە 76ەوە دروشمی مافی چارەی خۆنووسینی کردووە و لەگەڵەوەشدا بڕوای بەوە هەبووە کە بەغداد عمقی استراتیژیەتی و لایەنە شیعە و سونەکان و دەوڵەتانی ئیقلیمی تێگەن کە سنگ و قورسایی یەکێتی پێویستە لە بەغدادا هەبێ بۆیە بە سەربەرزیوە داوا لە خەڵکی کوردستانەکەین کە دەنگ بن بە لیستی هاوپەیمانی و دەنگ بن بە کاندیدانی لیستی هاوپەیمانی بۆ ئەوەی ئەم نوێنەرایەتیەی کە دروست بووە نوێنەرایەتی مزەیەفە درۆزنانەی کە نوێنەرایەتی حەقیقی خەڵکی کوردستان ناکا دەربکەوێت و بتوانین ئێمە لەوێ خزمەتێکی زیاتری خەڵکی دەست خۆشکاک سەرکۆ کاگ هاوڕێ جەنابەت ئەندامی لیژنەی ئاوادانکردنەوەی لە پەرلەمانی کوردستان سەرۆکی لیژنەکەی ئەی بۆ ئەمڕۆ لە گەرمیان نەمان بینید لەو مەراسیمەی کە بەڕێوە چوو بۆ کردنەوەی هەندێک پرۆژە هۆکارەکەی چی بوو؟ بەڵێ وڵی عادەتەن بۆ خۆی گەرمیانی ناسراون بە میوانداری و میوان دۆستی و ینی ئەمە شتێکە شانازیە بۆ ئێمە وادارم لە ڕۆوانگەەوە نەبێ ئەمە قەدری میوانەگرین بەڵام بۆ خۆی ئێمە لە دیۆخاندانە نشت بووین یانی بۆیە بەم ئیسە بە نەفەسێکی تری سیاسی قسەکەم ئەنی سەرۆکی حکوومەت ئەگەر لە کاتێکا بەهاتایە دڵنیا بۆیان لەوەی کە دێت بێ خزمەت بە گەرمیان بگەێنێ بە دڵنیایی لە پێشوازیە بووین نەک سەرۆکی حکوومەت هەر وەزیرێکی بەڕێز بێتە گەرمیان یان بێت هەر ناوچێک لە پێناو خزمەتکردن ئێمە بە دڵنیایی ئێمە پێشوازیەکەین و لە خزمەتیان نابین بەڵام لە کاتێکا تۆ بینی چەند سەعاتێکمان ماوەت هەڵبژاردن سەرۆکی حکوومەت بە هەڵە داوان دێتە گەرمیان چەند پرۆژەیەکی سارد بووە کە ستاو بووە دێت گەرمێکاتەوە لە پێناو بانگەشە بۆ حزبەکەی خۆی لە پێناو ئەوەی کە سەرۆکی حکوومەت بە دڵی خۆی نەبوو کە هاتووە گەرمیان بەڵام بەڵکو ناچاری لاوازی حزبەکەی بوو کە لەم زۆنیان لەم منتیقا لاواز بۆ بۆی دەنگێکی زیاتر کۆ بکاتەوە دەنابا من بە ناو پێت بڵێم هاتۆ سایلۆی لە کەلار لە گەرمیان سایلۆ کراوەتەوە ئەمڕۆ کەچی ئەم سایلۆی 2 ساڵە بۆ خۆی گەرمی لێوە دابەشەکرێ 2 ساڵە ئیشی هاتوو ئەمەی کردو ئەمە بەڵێ یان ڕێگای نێوان کەلار کفری ئەمە زۆرترین قسەمان لەسەری کردو ئەم ڕێگای مەرگ بوو ڕێگایکی زۆر خراپ بووە ئەم ڕێگایە مقاولەکەی ئێستا ژمارەکەی لامە تەلەفۆنی بۆکەین 1990 تەواو بوو ئەم سەتایەکەی ڕەنگە هەندێک ئیشی کەم بێ تەواو نەکرابوو لە پێناوەوەی کە ئەوە بێ بکات دەستکەوتێکی شخصەنە و حەزبی دەنا تەواو بوو یعنی ئەمڕۆ ڕێگەش ئەو ڕێگایش یعنی بڕیار دراوە کە تا ئەو مەبلەغە پارەی کە بۆ سەرفکرێ دواتر کڕینی سیتیسکانێک بۆ نەخۆشخانەی گەرمیان لە کەلار بڵێ ئەمە نزیگەی مانگێک پێش ئێستا وەزیری دارایی بڕیاری خەرجکردنی پارەکەی درابوو بەڵام ئەمڕۆژ دیسان بە دەستکەوتی سەرۆکی حکوومەت دانرا لە کاتێکە مانگە پێش ئێستا ئەوە کراوە دواتر من یەک بابەتێک زۆر سەرنجی ڕاکێشام هەڵبەتە دوو تعلیقمەیە لەم بابەتیانە یەکەم من بەداخەوەی لێم ینی نابێ ئەمەم ڕخنم بۆ هەندێک لە برادرانی حزبەکەی خۆمە ئێمە وا نەبێتە خۆڵکێشان وان ئاسراوین پێش کەسێک لە خۆمان ڕخنە بگرین لە بابەتێک کە بزانی بانگەشەی حزبیە نەبوو بەرپرسی حزبی حکومی تا ڕادەیە گرفتمان نییە بەرپرسی حزبی ئێمە لە بانگەشەیەک بەشدار بێ
نائاگایانە بتوانێت بابەتێکی بەسەراتی لێ بوون بەڵێ بەداخەوە بەرپرسی حزبی خۆمان لێوە بوون کامە جێگای نیگەرانی زۆر کەم ئەمەیان با تاوکەم دواتر سەرۆکی حکوومەت زۆر بە شانازی باسی کرد باسی لەوە کرد کە بێ ئاگایە لەو نەبوونی خزمەتگوزاری لە ڕێگاوبانەکان لە سلێمانی بۆ دەربەنیخان بۆ کەلار بۆ کفری ئەمە کارەساتە سەرۆکی حکوومەتێکی پۆلیسی لە بادینان ڕۆژنامەنووسێک لەسەر چاتێکی فەیسبوک زیندانی بکرێ حکم بدرێ بەڵام ئاگای لە ڕێگای نێوان دەربەنیخان کەلار کفری نەبێ کە ڕۆژانە خەڵکە بێتە قوربانی ئەو هەموو چاڵ و چۆڵێ نەبینێ من پێش ئەوەی بێتە گەرمیان پێشنیارم بۆ کردبوو وتم پێشنیارەکەم بە ڕێگای نێوان سلێمانی دەربەنیخان کەلار بێتە گەرمیان بۆی ئەو هەموو چاڵ و چۆڵی و مەرگە ساتیە ببینێ کەچی نازانم بە فڕۆکە هاتووە ڕاستی گومانم بوو بە فڕۆکە بێت بەڵام دواتر لە ڕێی بینیمان لە ڕێی سەنگاوە بە مرەباتی زۆر ینی بە شێوازێک هاتووە ئەوەی کە لە وڵاتێک ڕۆشتێت وڵی لە وڵاتێک بڕاتە وڵاتێکی تریش ئەوە ناکرێت لەگەڵ ئەوە یعنی بەڕاستی باس یەک پارچەی خاکی هەرێمی کوردستانەکە هەمومان داخوازیمان ئەوەیە بەڵام لە کاتێکدا سەرۆکی حکوومەت ئەوەی ئەیڵێ خۆی بڕای پێ هەبێ هەر ئەمڕۆ بانگەشەوەی کردووی دی ئایەوە کاڵێ ئێمە هەرێمی کوردستان مەبەستمانە یاسا سەرۆر بێ بەڵام لە کاتێکا بێم قسە بکە خۆی بڕای بە قسەکەی بێ چۆن پۆلیسی هاتوچۆ بەڵێ لە هەولێرەوە هێناوێتی لەگەڵ خۆی ئەمە کارەسات نییە بۆ سەرۆکی حکوومەت بێتە ناوچەیەکە خۆی بە سەرۆکی حکوومەتەکە ێزانێ پۆلیسی هاتوچۆ لەگەڵ خۆی بێنێ ئاسایش زێڕەڤانی پۆلیس ئەم هەموو بەڵێ ئەم هەموو هێزی لەگەڵ خۆی ناوە کە چی زۆر سن ببێ شەرمانە ئیدعایەوەکە ئەڵێ ئێمە لە بادینان تا گەرمیان ئێمە بڕیار بەدەستین ئەمە بۆ خۆی دەرخەری ئەو ڕاستەیە سەرۆکی حکوومەت گومانی لە دەسەڵاتەکانی خۆی لە گەرمیان بۆیە ئەو هێزەی هێناوە و متمانەی بە ئەم هێزانە نەبوو کە لە کاتێکدا وتم گەرمیان خەڵکی میوان دۆستن ئەگەر میوانێک بۆ مزایەتە و بابەتی خۆڵکێشانی حزبینێت بە دڵنیایی وڵاتی سەروبەندی بانگەشەیە شتی سیر و سەمەرە زۆرە دەستی من زۆر سوپاسان ئەەکەم کاتم نەمابوو داوای لێبوردنەکەم بچووکە ینی برادران ئەگاداریان کردمەوە کە کۆتایی پێێن و سوپاس بۆ کاک سەرکۆ ئازادگاڵی ئەندامی پەرلەمانی کوردستان هەروەها کاکاو ڕەمەلەستار ئەندامی پەرلەمانی کوردستان کردوتان لە فراکسیۆنی یەکێتین لە بەرنامی پانۆراما لەگەڵام سوپاسانەکەم سپاس بەڵێ بینەرانی بەڕێ سەڵقێم شەی پانۆراماتان پێشکەش کرا نیشە ساغ و تەندروست باش خواتان لەگەڵ